بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە خورماتوو لە ڕیزبەندی پێنجەمی ئاستی جیهاندایە. لەو بارەیەوە بەڕێوەبەری کەشناسی خورماتوو هۆشداری بە هاوڵاتیان دەدات. طبعا ئەم شەپۆلە گەرمەکە ئیستیمرارەکەتە لە هەفتەیەک و تاکو دەڕۆژ و دەگەیەت دەرەجە حرارە تاکو 50 خۆتان شەزانین خورماتوو پێنجەمە لەسەر عالەم لە بەرزترین لە دەرەجە حرارە بۆ بۆنێەوە ئەبێ ئاگاداری بن لە سعاتدا تاکو سعات 3 عەسر دەرنەچون بۆ دەرەوە و زۆر ئاو بخۆن زۆر مەلە بکەن چونکە ئیتمە وتمان دەرەجە حرارە لە فێنکە لە سێبەرە 50 بەڵام لە گەرما احتیمالە دەبگێت بۆ 68 تاکو 70. هاوڵاتیان و کاسبکارانی خورماتوو نیگەرانن لە خراپی ڕەوشی کارەبای قەزاکە بە تایبەتی لەم بەرزی پلەی گەرمادا. وەک هاوڵاتیانی خورماتوو لەم ماوەیە دنیا زۆر گەرمە، وەک پێویستی نە کارەبا نە ئاو هیچمان نییە. داوا لە حکومەتەکەین هەمومان بۆ دابینکە ئەگەر ئاویش نەبێ تەنکەر بتوانێت لە گەڕەکانە مۆلدەگانی گەرمە تەحمل ناکەن. خەڵک زۆر پەرۆشە و نەکارەبا هەیە نە ئاو هەیە هیچیان نییە لەم کاتە زۆر دنیا گەرمە. من خۆم شوان بیمە و فەرەنجیەک لە سێوەر کەرەکە خەوتمە تەمووز دەشت فەرقەکە لەگەڵ شارە مەناخ خراپە ئیسا مەناخ عامەتەن خراپە تێک چووە هین چییە؟ هین بەشەرەکە زۆرە و سیارەکە زۆرە و ئەوەیە مەسەلە. بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە خورماتوو تا سەروی 50 پلەی سلیزی بەرز دەبێتەوە. بۆیە شارەزایان داواکارن هاوڵاتیان خۆیان بپارێزن لە تیشکی خۆر بە تایبەتی لە کاتی نیوەڕۆ تاکو ئێوارە. لە هەمان کاتیشدا لەگەڵ ئەوەشدا زۆرترین ڕێژەی ئاو بخۆنەوە بۆ ئەوەی تووشی کێشەی تەندروستی نەبن. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.